ڕۆژ بە ڕۆژ گرانبوونی بنزین تەنگ بە هاوڵاتیان هەڵدەچنێت. خۆپیشاندانەکانی شۆفێران و هاوڵاتیان نابنە هۆی کەمکردنەوەی نرخی بنزین و بەردەوام نرخەکە بەرز دەبێتەوە. حکوومەت بێباکە و وەک هاوڵاتیان تەنها تەماشاکردنی لەسەرە. لە ماوەی تەنها یەک ساڵی ڕابردوودا نرخی بنزین بە ڕێژەی زیاتر لە 120 بەرز بۆتەوە و تەنگی بە گیرفانی شۆفێران و هاوڵاتیان هەڵچنیوە. لە ماوەی ئەو ساڵەدا بەردەوام شۆفێران ناڕازی بوون و ناوبەناویش هاتوونەتە سەر شەقامەکان و بۆ ماوەیەک ڕێگا گشتیەکانیان لە هاوڵاتیان داخستووە. بەبێ ئەوەی هیچ کەس وەڵامیان بداتەوە ناچار بە چۆڵکردنی شەقامەکان کراون و بۆ ڕۆژانی دوای خۆپیشاندانەکانیش هێندەی تر نرخی بنزین گرانتر بووە. لە بازارەکانی جیهاندا بە شێوەیەکی گشتی نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە، بە تایبەت دوای بەرزبوونەوەی چاوەڕوان نەکراوی نرخی نەوت کە ڕیکۆردێکی جیهانی شکاند. ئیدی نرخی بنزینیش بەرز بۆوە، بەڵام بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە بۆرسەکاندا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیان و گیرفانی هاوڵاتیانی هیچ وڵاتێک وەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانەنا، چونکە لە زۆربەی وڵاتاندا بە پلانێک ڕوبەڕووی گرانبوونی نرخەکە وەستانەوە و پاڵپشتی دەوڵەت و حکوومەت و زیادکردنی بەرهەم بووە ڕێگر لە بەردەم زیاتر بەرزبوونەوەی نرخەکە لەسەر هاوڵاتیان. لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە لە بازارێکی شێواوی کەرتی تایبەتدا کە هیچ چاودێریکی حکوومەتی بەسەرەوە نییە، بە ڕۆژ بە نرخێک بنزین دەفرۆشرێت و بۆ شەوەکەی دەکرێتە نرخێکی تر، یان شەوان تابلۆکانی وێزگەکان نرخێکیان لەسەرە و کە بەیانی هەڵدەستیت هەمان ئەو بنزینەی لە ئەمبارەکەدایە بە نرخێکی تر دەفرۆشرێت کە ئەماش ڕۆژ بە ڕۆژ دەبێتە هۆی بارگرانی زیاتر بۆ هاوڵاتیان. بەردەوام کە باز لە هۆکارەکانی پشت گرانبوونی نرخی بنزین دەکرێت، پەنجە بۆ ژمارەیەک هۆکار درێژ دەکرێت کە دیارترینیان نەبوونی پاڵپشتی حکومیە بۆ کەرتی سوتەمەنی و بە شێوەیەکی تەواو بازرگانی مامەڵە لەگەڵ کەرتەکە دەکرێت و هیچ کات خۆی بە بەرپرس لە چارەسەرکردنی ئەو دۆخە نازانێت کە دروست بووە. لە شارە کوردیەکانی دەرەوەی ئیداری هەرێم هەمان ئەو بنزینەی لێرە بە نرخێکی گران دەست دەکەوێت، لەوێ بە نیوەی ئەو نرخە دەست دەکەوێت و لە بنزیخانە حکومیەکان دەفرۆشرێت. هۆکاری ئەماش بوونی ئەو پاڵپشتیەیە کە حکوومەت بۆ کەرتەکە دابینی کردووە و لە ڕێگەی پاڵەوگە حکومیەکانەوە بە هەرزان بنزین دەداتە بازرگانان و چاودێری وردیان دەکات بۆ دیاریکردنی نرخەکان لە چوارچێوەیەکدا کە نەبێتە گرانی لە نرخدا. لە وڵاتانی دنیادا حکوومەت بنزین و سوتەمەنی بە نرخێکی گران لە دەرەوە هاوردە دەکات و بە نرخێکی پاڵپشتی دەوڵات دەیداتە هاوڵاتیان و بازرگانان بۆ ئەوەی تووشی گرانی بازار نەبنەوە. بەڵام لە هەرێمی کوردستان نەک نرخی پاڵپشتی کراو نییە، بە پێچەوانەوە بازاڕێک دروست کراوە کە هەر بازرگانە و بەویستی خۆی زیاد و کەم بە نرخەکان دەکات و کەسیش نییە لیان بپێچێتەوە. یەکێکی تر لە هۆکارەکانی گرانبوونی نرخی بنزین لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو دوو پاڵاوگەیی لە هەرێمی کوردستان بنزین بەرهەم دەهێن و بەدەست کۆمپانیەکانی حیزبەکانی دەسەڵاتەوەن لەبری ئەوەی بنزین بۆ ناوخۆی هەرێم بەرهەم بێنن، بنزینەکەیان دەدەنە حکوومەتی عێراق و هاوڵاتیانی هەرێم هیچ سوودی لێ نابێنن، بە جۆرێک کە هەمان ئەو بنزینەی ئەو پاڵاوگانە دەیدەنە حکوومەتی عێراق بە نرخێکی زۆر کەمتر لەسەر هەرێم دەکەوێت ئەگەر بۆ ناوخۆ بەرهەم بێنرێت. جەنگ و ململانێن و دەوڵەتیەکانیش یەکێکن لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی بنزین و هاوردەکردنی بنزین لە وڵاتانەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو گرانتر بووە، بەڵام ئەمە نابێتە تاکە هۆکار و بیان و بۆ گرانکردنی نرخەکە و حکوومەت بە ئاسانی دەتوانێت بەرهەمی ناوخۆ زیاد بکات و لەبری ئەوەی هەموو بنزیخانەکان بنزینی بازرگانیان تێدا بێت دەکرێت بەشێک لە بنزیخانەکان بنزینی حکومی بفرۆشن و ئەو کات نرخەکان هەرزانتر دەبن. لە دەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان سەرجەم بنزیخانە حکومیەکانی لە شارەکانی هەرێم داخست و بە ناوی ڕەخسانی هەلیکار و بازرگانیەوە کەرتەکەی بەتەواوی ڕادەستی کەرتی تایبەت کرد و
سەرجەم بەنزینخانەکان کرانە بەنزینخانەی کەرتی تایبەت کە کۆمپانیەکانی حیزب مامەڵەیان پێوە دەکەن و خاوەندداریەتیان دەگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان. حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەستەوەستانن لە ئاست لێپرسینەوە و سزادانیان لە هەر سەرپێچیەک و زیاد و کەمکردنی نرخێک. جیاواز لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە ئێستادا یەکێکی تر لە گرفتە سەرەکیەکانی شۆفێران و هاوڵاتیان خراپی کۆالێتی بنزینەکەیە و ڕۆژانە لەسەر شەقامەکان ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل دەبینرێت کە بەهۆی خراپی کۆالێتی بنزینەوە لە کار کەوتون و ناوچەکانی پیشەسازی جمەیان دێت لەو ئۆتۆمبیلانەی کە بەهۆی خراپی کۆالێتی بنزینەوە کێشەیان بۆ دروست بووە. بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم باز لەوە دەکەن کە چارەنووسی هاوڵاتیانی ئەم هەرێمە بە جۆرێکە کە دەبێت خۆیان لەگەڵ قەیرانەکان بگونجێن و هاوڵاتیانی کورد و قەیرانی بەردەوام بوونەتە دوانەی لێکدانە بڕاو. قەیران دوای قەیران بەرۆکی هاوڵاتیان دەگرێت و حکوومەتیش لە هەموو قەیرانەکان تەنها وەک هاوڵاتیان تەماشا دەکات و ناتوانێت هەنگاوێک بە ئاراستەی چارەسەر بنێت.